خۆشەویستان بە خێراتنی هەموو لایەکتانەکەین سوپاستانەکەین کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی لەم کاتەیە ئامادە بوون بۆ گوێبیستنی ئێمە دەربارەی بابەتێکی زۆر گرنگ کە پرسی موزیکە، ئەو موزیکەی کە بەشێک لەو موزیکەی کە تاوەکو ئێستا نەجێڕراوەیە یان بە جۆرێک لە جۆرەکان تەنانەت هونەرمەندانیش یان ژەنیاریانیش کەم ئاگاداری ئەو بابەتە. سەرتاجی خۆیەتی دەستخۆشی لە ڕێکخراوی ئازادبوون کەم بۆ سازدانی ئەم کۆڕە لەگەڵ هەردوو هاوڕێی عەزیزم دیدار و شادیار کە بەڕاستی مانوو بوون بە سازدانی ئەم کۆڕەوە، لەگەڵ هاوڕێی خۆشەویستم برای عەزیزم کاکە ڕێژوان چەند ساڵانێکە بەڕاستی کە پرۆژەمان هەیە کار لەسەر ئەو ئاوازانەیان ئەو مەقامانە بکەین کە موڵکی کوردن و فەرهەنگی ئێمە بە درێژایی چەندەها ساڵ لەگەڵی داگەشەی کردووە، بەڵام کەم تا زۆر بە بۆنەی پرشوبڵاوی مێژووەکەەوە یان بە بۆنەی ئەوەی کە سەرچاوەمان لە بەردەسانە بووە خەڵکێکی کەم ئاگادارێتی. بۆیە هەوڵی لەم جۆرە ڕێخۆشکەرە بۆەوەی کە زیاتر زانیاریمان هەبێت لەسەر ئەو بابەتە و پاش تەواوکردنی بابەتەکەمان کە من و ڕێژوان باسیەکەین دەرگای گفتوگۆ بۆیەوەکەینەوە و بە سەرنج و پێشنیارەکانتان گەورەمانەکەن. سەرەتا کاکە ڕێژوان ئەو بابەتی کە بۆی ئامادە کردوین با بفەرمێن. بە خێراتنتانەکەم، خۆم بە خۆشحاڵەزانم لە خزمەت چەنابتانە لەگەڵ هاوڕێم کاکەمیر چەند بابەتێکتان پێشکەشەکەین سەبارەت بە دەرکەوتەکانی موزیک و کولتوری کوردی. بۆچی ئەڵێن دەرکەوتەکان لێرە ناڵێن دەرکەوتە؟ چونکە کورد هەڵگری جیاوازیەکانە و لە کوردستانی گەورەیە لە شار و شارۆچکەکانە دەکرێت بڵێن جیاوازی بوونی هەیە و کولتوری کوردی، فەرهەنگی کوردی لە هەموو ناوچەکاندا بە شێوەیەکی جیا گەشەی کردو و ئاراستی جێ وەرگرتووە. هەڵبەت ئەمە لایەنێکی ئەرێنیە چونکە سروش دوایە کە هەموو سروش هەڵگری جیاوازیەکانەوە کولتور و فەرهەنگ دەکرێت چەند شێوەیەکی جیا وەربگرن، بەڵام ئەمە دوژمنیش هەندێک جار ئەم بابەتەی خۆستۆتەوە لەوەی کە بە دژی کورد بەکارێنێ. بۆ نمونە ئەچەیانکە بە نەتەوەی جیاوە چێ لە ڕێی سۆفت پاوەرەوە لە ڕێی نەمەهێزەوە، بۆ نمونە بەلوڕێکان ئەڵێ ئێوە کورد نین، ئێوە نەتەوەیەکی جیان مادەم کولتورتانەوە نەباڵایە، مادەم زمانتانەوە نەباڵایە، یاخود بە زازاکیەکان یاخود لای هەورامی و ئێزیدەکانیش ئەم جۆرە بابەتە جێبەجێیەکە. هەڵبەت کە باسی کولتورەکەین، کولتور یاخود بە چاند ناویێنین یاخود بە فەرهەنگ لە هەمان کاتە، کولتور پۆشاکە گرێتەوە، خۆراک، دابوونەریت، ئاین، ئەفسانە، مێژوو، هەموو ئەو بابەتانە دەچنە ناو کولتورەوە و موزیک و هونەرە جوانەکانیش بێگومان بەشێکی کولتورن. ئێمە بۆی کە ئەو کولتورە بناسینە بێ بگەڕێنەوە بۆ ڕێگێکی دیێرین جیاواز لە هەموو نەتەوەکانێکی، چونکە بەڕاستی ئێمە زیاتر لە 100 ساڵە دوژمن ئەو گەلانی کە چاویان بە کوردەڵ نایە خۆ چاویان لە خاکەکەیەتی بەردەوام داگیرکاریان کردووە، جۆرە شوناسێکیان دروست کردووە کە ئەوە نییە بەڕاستی و مێژوو بۆ جۆران نووسنەوە کە خۆیان خوازیارن کە بە قازاجی خۆیانە ئیدی ئاسیمیلاسیۆن و ئیدی لە ناوبردننی کوردی لێکەوتوەتەوە لە لایەنی کولتوریشەوە هەڵبەت. کاتێک کە مێژووەکە باسەکەین ئەبێت بگەڕێنەوە بۆ 7 بۆ 12000 ساڵ وەکو مێژوو نووسان و شوێنەوە ناسان باسیەکەن بۆ دانیشتوانی زنجیرەچیای زاگرۆس. هەڵبەت شوێنەوارەکانی کوردستان بە تایبەت لە گەرمیانە کە زیاتر لە 1000 شوێنەوار دۆزراوەتەوە و لە گوندی چەرمۆ لە بێستانسوور، ئەشکەوتی شانەدەر و چەندی شوێنەواری دیکە لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستانیش شایەتی ئەومان بۆیان. ئەم جۆرە ژیاریە لە ژیانی مرۆڤ بە بێشکەی شارستانیەت و بە بێشکەی ژیاری دانرێ لە ڕاستیە، چونکە هەموو هونەرەکان لەناو ئەم قۆناغی مرۆڤایەتیە لەدایک بوون و مرۆڤایەتی تا ئێستا نەیتوانیوە لە ڕاستیە ئەو هونەر و داهێنانانەی ژن کولتوری دایک سالاری لە زنجیرەچیای زاگرۆزە بەرهەمی هێنا دایهێنا تێپەڕێنێ، بەڵکو بەرهەمهێنانەکات و خەریکی نوێکردنەوەی لەناو ئەو بابەتەدا. هەڵبەت موزیکیش بەشێکە لەمە، موزیک، فەلسەفە، ئاین، ئەفسانە هەمووی لە سکێکدا پێکەوە لەناو ئەم ژیاریە لەدایک بوون. هەڵبەت قۆناغی مرۆڤایەتیە گۆڕێەوە پێێنێتە سەردەمێکی تازەوە ئەوەی کە شارستانیە دروستە بێ. بەشێک لە دانیشتوانی زنجیرەچیای زاگرۆس دێن بەرەو خوارەوە بەرەو باشووری میزۆپۆتامیا کە نێوان بەغدا و بەسڕی ئەمرۆکە، هەڵبەت لە سەرچاوە مێژوویەکانە باس کراون کە ئەمانە کوردن و چەندین کتێبەیە لەو بارەوە، بۆ نمونە سۆران حەمەڕەش 2 کتێبی هەیە کوردکێیە یاخود مێژووی بزر و نەگێڕاوی کورد و مامۆستا سەباح یاسین و چەندانی دیکە کتێبیان هەیە لەسەر زمانی سۆمەری کە زمانێکی کوردیە. هەڵبەت ئەگەر لە چیاکانیشەوە هات بێت نەخوارێ بێگومان هەر کوردن و ڕەچەڵەکیان هەر بە کورد دەژمێترێت. پاش ئەمە شارستانیەت دروستە بێ
گۆڕانکاریەک لە قۆناغی مرۆڤایەتیا پێێنێتە دنیایەکی دیکەوە لە کولتورێکی پڕ لە ژیان و لە کولتورێکی پڕ لە مرۆڤایەتی و پڕ لە پێکەوە ژیان و پێێنێتەوەی کە دەوڵەت شار دروستکاوە ئیدی دەستکا بە پاوانخوازی و دەست بکا بە داگیرکردن و لە ناوبردننی ئەوانی دی لە کاتێکدا لە زاگرۆزە ئەم شتە نەبوو. چەندین ئەفسانە و چەندین داستانی مێژوو هەن لە لای سۆمەرەکان کە پاشتر لای ئاشۆرەکان دۆزرانەوە لە کتێبخانی ئاشورپانیپاڵ لە مووسڵ. گزارشتن لەما بۆ نمونە ئێستا داستانی گلگامێش کە تایەتی گلگامێش و ئەنکیدۆ چن بەرەو چیاوە هومبابا کوژن ئەمە گزارشتێکە لەو داگیرکاریە گزارشتێکە لەو ململانەی نێوان ئەم دوو کولتورە کولتوری ژیاری و کولتوری شارستانیە یا کولتوری دایک سالاری و کولتورێکی پاوانخوازی و داگیرکاری. داستانی کاو و ئەژدەهاکیش هەڵبەت ئەوەیە کە دواتر بەسراوەتەوە بە نەورۆزەوە کاو و ئەژدەهاک دوو خواوەند بوون کاوە خواوەندی ئاگر و ئاسن و خواوەندی دەشتاییەکان کە گزارشتە لە شارستانیە دو ئەژدەهاکیش خواوەندی چیاوا بڵێ. یەکێکی دی لەو داستانانە داستانی شامارانە کە لە مێردینی باکووری کوردستان ڕۆیە. شاماران ژنێکە کە بەشی سەرەوەی ژنە و بەشی خوارەوەی مارە. چیرۆکەکە لە مێردینە کوڕەکەی ناوی تاماسپە دارتاشە داربڕەوەیە. ئیدی لەگەڵ هەوڕەکانە ڕێیان نەکەوێتە دارستان بۆی کە بچن دار ببڕنەوە لەوێ بیرێکە بینن بیرەکە کۆمەڵێک هەنگی بە دەورەوەیە زانن کە هەنگوین هەڵبەت لە خوارەوە هەیە. ئیدی بە تاماس بەڵێن ئەڵێن بۆچی ناچێت ناو بیرەکەەوە هەنگوینمان بۆ بێنی ئەوش بە گوێیان نەکات دوای کابینن هەنگوینێکی زۆر دەرهاتووە کرێ ئەمە بۆ خۆیان بێت چاوچنۆکییان گرێ حەبلەکە بچڕێنن ئیدی تاماس لە ژێرەوە مێنێتەوە خەنجەرێکی پێەیە بۆ خەنجەری هەرچەنەکە کەس بەفرێنە بۆی ناچارە بێ بکەوێتە هەڵکۆڵینی بیرەکە تا ئەگا بە ئەشکەوتێک تا ئەگا باوەی کە هێدیە دێچێتە ناو شارێکەوە شارێکی خەیاڵی کە مارەکانی لێن ئیدی مارەکانیش تووشی شۆکە بن کە مرۆڤێک دزەی کلۆتە ناویانەوە ئەچن بە شاژنەکان ئەڵێن ئەو شەڵە قۆڵبەستیکە بۆ تاماس قۆڵبەستەکان وای بەنە بەردەمی شاماران ئەوە یەکەم بینینی ئەو دوانەیە پێکەوە ئیدی کە تاماس بۆی باسەکاڵە حاڵ مەسەلەی وە بۆ ئەویش لی تێگا بار حاڵیتر ماوەیەکی زۆر پێکەوە بن هەستی ئەوینداری لە ناویان ناوەروژێت تاوی ئیدی تاماس بیری شارەکات بیری مرۆڤەکانەکات ئەڵە من داوا لە یەکەم ڕێگەم بێ بگەڕێمەوە ئەوی شەڵای شوێنەکەم کەشف بێت و ئەمە زیانە بۆ من ئەوی شەڵێ بەڵێنە پێم کە من شوێنەکەت کەشف نەکەم ئەڵێ باشە بەیەک بەڵێنیتی کەشم پێ بێت تۆ لەگەڵ من نبوویت ئیتێگەر ئەو بەرجەستت کەوێ کاژەکە وەکومان ئەبێ نێڵی لە بەرچاوی خەڵکیشە ئەو بەرجەستەوکەوێ وەحاصل لە ڕێی مارێکەوە تاماس بەنێرێتەوە بۆ شاری مێردین پاش ماوەیەک پاشاکان نەخۆشەکەوێ هەرچەند حەکیم و کەسانی بۆ بانەکەن کە چارەی بکات چارە نابێ هیچێک لە وەزیرەکانی وەزیرێکی فێڵبازە پێڵێڵێ پاشا تۆ دەکرێت جەستەی شاماران خۆیت و چاک بیتەوە ئیدیال شاماران چۆن پیاکەم ئەڵێ خەڵکی شار کۆکەرەوە ئەگەر ئەو بەرجەستەی هەر کەسێک بکەوێ ئەوە ئەو کەسە کاژە تاوەی مازانین ئەمە ئیدی لەگەڵ شاماران نبووە خەڵک کۆکەنەوە ئاوکەن بە جەستەی هەمویان نەبێ ئومێدە بن لەوەی کە ئیدی کەس جەستەی کاژ ناکە تاگاتە سەری تاماسب ئەو ڕاکە ئیتێگرنەوە زانن مەسەلەیەکە شتێکەیە بە زۆری کەنە ناو ئاوکۆ سێرەکەن جەستەی کاژی کرد ئیدیاڵێ شوێنەکەی مان پێ بەڵێ من کەشفی ناکەم بەڵێم پێیاوە ئەی بەنە زیندانەوە جۆرەها ئەشکەنجەی ئێن تا پاش ماوەیەکی دی خۆی ناگرێت و شوێنی شاماران کەشفەکە بار حەڵەچنە لای بیرەکەەوە و تاماس بانیەکێک لە مارەکانە کاڵە شامارانم بۆ بانکە کە شامارانێتە دەرەبینێت چواردۆری هەمووی سوپایە تێگالەوەی کە شتێک ڕوویاوە بابەتێکەیە ئیدی خۆی تەسلیمەکات و ئەی بەنە ناو کۆشک لە کۆشکا وتارێکەیە لە کۆشکی شاری مێردیناڵێ منەمیست ئێمە و ئێوە پێکەوە بژین لەسەر زەویە کە مڵکی هەمومانەوە پاوانخوازیتیانە بێ و داگیرکاریتیانە بێ بەڵام ئێوە لە من بوون و کەچی ئەوە تا ئیدی خەریکن من لە ناوە بن ئەڵێ هەچ کەسێ جەستەم بخوا چاکە بێتەوە دەردێکێ بێ هەچ کەسێک کلکم بخوا ئەوە حکمەتی دنیای بۆیە هەچ کەسێ سەریشم خوات ئەوە بەڕاستی ئەمرێ ئەزانێت تاماس لە شەرمەزاریا چێ سەری شاماران نەخوات ئەوە وەزیریشە چێ کلکەکەیە خوا ئیدی بۆ جۆرە پاشا چاکە بێتەوە وەزیر ئەمرێت و تاماس پیش زانین و حکمەتی دنیای بۆیە لە ڕاستیە ئەڵەن پاشەوەی کە پیرە بێچێتە لای ڕووباری دیجلەوە هەموو زانست و زانیاریانەی وەری گرتووە ئەیدووسێتەوە تاوەی کە هەمووی تەواوەکە پاش چەند ساڵێ ئیدی بایەکی بەهێزەڵەکات و هەموو لاپەڕەکانەکەونە ناو دیجلەوە تەنها چەند لاپەڕەیەک نەبێ بە گوێرە و ئەفسانەیە کە ئیدی ئەوە ئەو زانستانن کە بۆ ئێمە ماوەنەتەوە لە مرۆڤایەتیە ئەم داستانە کۆمەڵێک مانا و کۆمەڵێک ئاماژەی زۆری تیا ناکرێ باسی هەمویانکەین بۆ ئەو باسم کرد کە گزارشتە لە گۆڕانکاری ئەو قۆناغی مرۆڤایەتی لە ژیاریەوە بۆ شارستانیەت لە چیاکانەوە بۆ باشووری میزۆپۆتامیا کە ئیدی شارستانیەتەکانی دیلێکەوتەوە و سامیەکان هاتن گەلە سامیەکان وەکو ئەکەدیەکان ئاموڕایەکان ئاشووریەکان کە لە پاشترا زوڵم و زۆرێکی زۆریان نایەوە هێرشیانەکە دەسە کوردەکان دانیشتوانی چیای زاگرۆس ئەیانگرتن بە دیل و ژنەکانیان دەکردنە کەنیزەک هاوشێوەی داعشی ئێستا
کولتوری زاگرۆسی هەڵبەت نامرێەوە زیینۆ بێتەوە بە زمانی یاسانی و ئێزیدەکان ئەچێتە دۆنەکانی دیەوە و لە مرۆڤێکا دووبارە لە دایکە بێتەوە بۆ نمونە کە ئاشوورەکان دەستەکەن بۆ زوو زۆری لە ناوچەکەیە هەڵبەت ئیدی دیاکۆ دروستە بێت و ئەوەی کە لە نەورۆزا تێکیانەشکێنێت و هێزی ڕووناکی بەسەر تاریکی ئازاڵە بێت وەکوی کە لە چەند ساڵی پێشوشە ئەم داستانە دووبارە بۆ و شەڕی داعش و کورد کەەوە بوو کورد بەسەری ئەسەرکەوت و دووبارە لە ناوی برد موزیکەکە ڕەبتە بەمەوە هەڵبەت ئێمە لە موزیکا هێندە دەوڵەمەنین کە من 10 ساڵە خەریکی بیرکردنەوە و خەریکی تێڕامانم لەم بابەت هێشتا هیچی لە نازانم بەڕاستی هێندە قوڵە و ئەم قوڵی و ئەم ڕەنگە و ڕەنگیە لە کولتور و لە موزیکی کوردی وای کردو کە ئێمە بڵێن نیمانە بەڕاستی تەنانە شەرم لە شوناسی خۆیانەکەن زۆر کەس وەکەوەی کە هیچی نەبێت بەداخەوە ئیدی ئاسیمیلاسیۆن کراوین ئیدی دوژمن چۆن کە جینۆسایدی شارەکانمانەکە شار و شارۆچکەیەکمان نییە کە کیمیاباران نەکرابێت کە با بڵێن ئەتفال نەکرابێت با جۆرەها ئەشکەنجە لە ناو نەبرابێت لە ڕووی کولتوریشەوە هەڵبەت شتیوایان کردووە بۆیە ئێمە بەڕاستی بیناسین و بزانین چییە ئێستا گەرمە باسی موزیکی کوردی بکەین لە هەر شوێنەی کوردستان بە شێوەیەکی جاگەشەی کردووە بۆ نمونە ئەگەر ناوچە کرمانجنشینەکان سێ بکەین لە باکووری کوردستانە لاوکیان هەیە لاوک بەشێکە لە ئەدەبیاتی زارێکی و بەشێکە لە دەنگبێژی کەسی لاوکبێژ پێویستە شارەزاییەکی زۆر بەرفراوانی هەبێ شارەزاییەکی زۆر گەورەی هەبێ لە موزیکا و توانای دەرەخکردنی هەبێ کە بتوانێت چیرۆکێک داستانێکی 1 ساعتی یاخود 2 ساعتی لەبەر بکات و بە لاوکێک بێڵێ دەکرێت کەم تریش بێ هەڵبەت لە سەردەمەکانی دوایە چەند ساڵی پێشوە کورد بۆتەوە لاوک چکە پێویستی بەتوانە قورگیەکی زۆر زۆر باشە کە تۆ بتوانانی بە دەنگەوە بە ئاوازەوە ئەم چیرۆک و داستانە بژێڕیتەوە هەڵبەت لاوک زمانی کوردی لە باکووری کوردستانە هێشتەوە پاشەوەی کە ئەتاتورکێت و ئیدی کوردستان زمانەکەی قەدەغا بە زمانی کوردی قەدەغا بێ کوردەکان دەسێنرێنەوە شۆڕشەکانی کورد سەرکوتەکە وەکو شێخ سەعید وەکو سەید ڕەزا وەکو ئیدی و هەموو شۆڕشانی کە لە باکوورە کوردەکان کردیان لاوک ئەمەی پاراست و لە ناو لاوکە فەرهەنگ کەلەپور شێوازی جلوبەرگی ئەو سەردەمانەی دێرین تێدا هەڵگیرا و پارێزراوە هەڵبەت لاوکبێژێکی زۆر بەتوانە هەبووە تقریبان 300 ساڵێک 250 ساڵێک پێش ئێستا ناوی عەبداڵێ زەینەکە عەبداڵێ زەینەک بە شای دەنگبێژانە ناسرێت پێش شاکیرۆ وەکو وایە چەندین داستان و چەندین چیرۆکیان لەسەر گێڕاوەتەوە کە گوایە زۆر بەتوانا بێت و ئیدی پاشای ئەرمەنستان کچی خۆی ئاەتێ دەکاتە زاوای خۆی پاش ئەوی شاکرۆ چەندین دەنگبێژی دیکە هاتنە بوون کە فۆلکلۆری کوردیان لە ڕێی لاوکەوە پاراست هاوشێوەی لاوکە گێڕانەوەی داستانی گێڕانەوەی چیرۆکە ئێمە لە موکریانە لە کوردستانی ڕۆژهەڵات با بڵێن هەتا قەندیلیش بیت هەیە بیت گێڕانەوەی چیرۆکە بە هەمان شێوە بەڵام لە بیتە ئاوا سنتەر نییە بەڕاستی ئەوە کەسی بێبێشەوەی گرنگە توانای دەرەخکردنێکی باشی هەبێت توانای لەبەرکردنی باشیە بێ دەگوترێت ساڵانی پێشوو لە سەردەمی فیدالیزمە کە ئێستا بەشێکی کوردستان فیدالیزمە ئاغا و دەرەبەگەکان هەمووی بیتبێژێکیە بۆ ڕێزی تایبەتیان هەبووە نردویانن بۆ بەشە جیاوازەکانی کوردستان بۆی کە بچن خوان فێری بیتکەن و چیرۆک و داستان لەبەر بکەن و بێنەوە ئەوێ بیڵێن بۆیان ئیدی کە خەڵکی و کاتە هەڵبەت نەخوێنەوار بووە و خوێندن و نووسیان نەزانێ بۆ شێوەی ئێستا تەنها چینی پیاوانی ئاینی و چینی دەسەڵاتدار بوون باڵم کە نووسین و خوێندنەوە نەزانی بۆیە ئەدەبیاتی کوردی بەڕاستی لە ڕێی بیتەوە پارێزرا لە موکریانداوە لە هەتاوەکو قەندیل و گەلێک لە داستانەکانی ئێمە لە ڕێگەی بیتەوە بۆ ئێمە گوازراونەتەوە و شێوازی ژیان و مێژۆکەمان بۆ نەبیتی مەموزین بۆ نەبیتی زەمبیل فرۆش بیتی خەج و سیابەن و چەندانی دیکە هەڵبەتەوانە بە لاوکی ژووتراون بەڵام بە بیت بوون واگەرم ئەدەبیاتی زارێکیە نەبووە ئێستا خانی نێتوانی ئەو مەموزینە جوانە دابڕێژێ کە خۆی لە ڕێگەی ئەدەبیاتی زارێکی وەریگرتە بوو ئەم شاکارە بۆ کورد و بۆ مرۆڤایەتی وەبەرهەم بێنێ بە هەمان شێوە فەقێ تەیرانیش کە زەمبیل فرۆش و کە قەڵای دندم و ئەمانەی کە نووسیەوە هەڵبەت لە ڕێگەی ئەدەبیاتی زارێکیەوە پێیگەیشت دێنە ئەم دیوی قەندیل کە دەشتی هەولێرە دەکا کە قەراج و کەندێناوە و مەخمور و ئەوانە هەمووی بە حەیران ناسراون حەیران پێدا هەڵگوتنە دەکرێت نزیکیەکیە بێت لە ڕووی ئاوازەوە لەگەڵ لاوکە بەڵام حەیران پێدا هەڵگوتنی کوڕە بۆ کیش واکە لە ڕێگەیکانی چاوەڕێی کردووە ئیدی بە باڵایە هەڵیاوە کیژی جوابی یاوەتەوە خۆی سەرەتا هونەری ژن بووە بەڵام بەپێی قۆناغەکان بۆ جۆری لاتۆ پەیدی بکرێتە پێ هەڵدان و لە کۆتاییشا دەستەکەن بە هەنێ جوێن و ئەم بابەتانە کە لە خۆشەویستی سۆزە هەڵبەت بە سوکایەتی نییە شێوازی داڕشنەکەی وایە ئیدی لە 10 دقیقە 15 دقیقە کرێ حەیرانە کۆتایی پێبێ بە پێچەوانی بیت کە لەوانەیە 3 ساعت 4 ساعت بخایێنێت بیت هەبوو لە موکریان شێوازێکی شەیە هەر لە بیتە چێ لە لای ئێزیدەکان هەیە پێڵێن قەول گێڕانەوەی سەرگوزشتە دینیەکانی ئەوانە گێڕانەوەی بابەتەکانی جیلۆ مەسحەپاڕەشە و لە ڕێی قەولەوە ئێزیدەکان مناڵەکانیان فێری ئاینەکەکەن و پەروەردانەکەن لەسەر ئەو چیرۆک و ئەو داستانانی لە ناو ئاینەکەیە هەیە
تۆزێک دەچینە ئەولاتر کە بادینان دەکات ناوچەی بادینان و با بڵێن هەکاریش و ئەکرێ بڵین شراغیش بەشێکی حساب بکەین حەیرانۆکیان هەیە پایزۆکیان هەیە تقریبان شێوەکەی لە حەیرانە چێ ئەمیش پێدا هەڵگوتنەوە زۆر جار چیرۆکێکی مێژوویش ئەگەڕێتەوە و لە ناوچە لوڕ و لەک و کەلهوڕنشینەکان ئەوە کە هیچ موزیکی یاسانی هەیە موزیکێکی دەوڵەمەندەوە تایبەتمەندە کاریگەری لەسەر فارس و کورد و هەموو نەتەوەکانیش دروست کرد جۆرێک لە ئاوازیانەیە کە پێوترێت چەمەری زاگرۆسەکان کە کەسێکیان جوانە مەرگە بوو یاخود کەسێکی گرنگی دانیشتوانەکە ئەمر چەمەریان بۆ ئەکرد چەمەری چۆنە دەهۆڵ و زوڕنایەکی غەمگینە زۆر جا کورد بە گاڵتەواڵێ لە دەوڵزوونایەکی غەمگین بژەنە وەکوی کە نەبێ نابەز چەمەری بۆ جۆرەیە و تقریبا حەوت شەو حەوت ڕۆژ ئەم کەسانە شیوەنیان کردووە لە خۆیان داوە هیچێک لەوانی کە تازەی کردوێتەوە ئەردەشێری کامکارە زۆر زۆر جوان بە شێوەیەکی جوان ئەو چەمەری تازە کردوێتەوە چەند کەسێکی دیکەش هەڵبەت ئیدی بۆ جۆرە هەج ناوچەی و خاوەنی ڕنگ و بۆیەکە بۆ نمونە ئێستا ئێمە لە گەرمیانە ئەگەر گەرمیان و کەرکووک ئەگەر هەموو ناسنامەکان لە دەست بین و ئەگەر هەموو گیان بێتە دەنگ لەوەی کە بڵێمانە عەرەبین و تورکمانی لێوە پێشتر هەڵبەت موزیکی گەرمیان شایەتیەوەمان بۆ یات و شتێکی ترمان پێڵێ ئێستا ئێمە لە گەرمیانە بۆ نمونە قەتارمان هەیە خاوکەرمان هەیە ئەڵڵاوەیسیمان هەیە خەنەبادمان هەیە خورشیدیمان هەیە ئەمانە هەمووی موزیکی گەرمیان و کەرکووکن بەڕاستیەوە مێژوویەکی زۆر دێرینیان هەیە لە سەردەمی میتراییە هەبوون بەرگی میتراییان کردەبەر پاشەوەی کە زەردەشتێ ئەلکیت بەرگی زەردەشتیەکەنە بەر بۆ ئێستا قەتار لە گاتاوە هاتووە یەکەم جا گاتا بۆ دوایی بۆتە قاتار قەتار مەم شێوەیە زەردەشتەکان مغە زەردەشتەکان لە گەرمیان و لە ناوچەکەدا بەم شێوەیە گاتاکان و دەقەکانی ئاوێستیان چڕیوە خوێندووە ئەڵڵاوەیسی ئێستا ناوێکی عەرەبی وەرگرتووە بڵێنها کە وشەی ئەڵڵای پێوەیە هەڵبەت ئەوە کە ئیسلام دێت و تەریقەتەکان لە ناوچەکەیە بڵاوە بنەوە دەروێشێکە بۆ ناوی وەیسی کە گوای وتوانە کە وەیسی چڕوێت وتوانە ئەڵڵا وەیسی یاخۆ ڕایەکی دیکەیە کە عەرەبەکان هاتبێتن و توێتیان ئەلوەیسی بەم شێوە فۆرمە بەم داڕشتنیان واوتدێت نزیکێکی زۆر هەیە لە زاراوەی گۆرانیشە لە ناو گەرمیانە هەڵبەت زۆربەی چڕینەکانیان زۆربەی شێوە فۆرمە کوردەکان بە شێوەی گۆرانیەوە لە ناویدا ماچۆیی ئەمەش ئەوە دەرەخا کە دەکرێت لە کۆنا خەڵکی گەرمیان بە ماچۆیی بە گۆرانی قسەیان کردبێت هەورامانیش ئەو کتێبخانەیەکی گەورەیە لە مێژوو فەرهەنگی ئێمەوە لە هەموو سەردەمەکانە دووبارە خۆی تازە کردوتەوە و ئەو فۆلکلۆر و کە لە پووری کە لە ناو کووردا هەبووە هەمیشە بە زیندوی ڕایگرتو و نەوە بنەوە گواستوێتەوە ئەویش بە هەماشەوە لە میتراوە بابیگرین هەتا زەردەشت و هەتاوەکو یارسانیش و لە پاشتردا کە تەریقەتی نەقشبەندی لەوێ بڵاو بێتەوە هەمان شێوە ئاوازەکان بۆ شێخانی نەقشبەندیەوەترێن شێخانی سیراجەدین بۆ نمونە هۆرەیان هەیە ئەوانیش هۆرەی سیاچەمانە زیاتر بەربڵاوە لەوێ ئیدی چەندین جۆر بەزمی چەپڵەشیان هەیە سیاجەمانە وەکو خۆیان دەڵێن لە سیا و جامانەیە سیا و جامانە ئەو موغە زەردەشتیانە بوون کە جامانەی ڕەشیان لەسەرە کرد و گاتاکاریان ئەوان لە ڕێگەی سیاجەمانەوە ئەوت یاخود سیاچەمانە بەم شێوەیە چەندین جۆرە و جۆری هەیە وەم فەرهەنگە بەردەوام خۆی نوێ کاتەوە بەردەوام لەگەڵ نەوەکانە بە زمانی خۆیان دۆ نەکات و دووبارە زیینۆ بێتەوە وەکو چۆن لە سیاسەتەوە لە چەندینەوەی خۆی نوان باسی دیاکۆمان کرد پاش ئەو سێم پاشای ماتکەیدی ناوچەکە بە تەواوەتی ڕزگارەکەەوە دۆنی زاگرۆسەکان لەودا لەدایکە بێتەوە لە قازیا هەبوو بە هەمان شێوە لای سەلاحەدین هەبوو کە سەلاحەدین سیستەمێکی نوێی هێنایە ئاراوە جیاواز بوو لەوانی دی لە خەلیفەکانی پێشتر و لە سوڵتانەکانی پاشتر تا ئێستاش مای ڕامانە و لە ڕۆژاوای کوردستانیش هەڵبەت ئێستا ئەم سیستەمێک کە هەیە سیستەمێکی لەو جۆرەیە سیستەمێکی زاگرۆسیە و دووبارە لە کووردا زیینو بۆتەوە من نامێ بابەتەکەم درێژتر کەم بۆی کە سەری جەنابتان لێشێنم بەڵام ئەمە هەر بەشێکی زۆر کەمە بڕواتانە بە دڵۆپێکەوە باسی بەستەمان نەکردووە باسی چەندین جۆری مەقام و چەندین جۆری ئاواز و چڕینمان نەکردووە لە کوردستانە کە لە بنایەن و بەڕاستی ئەمە موزیکی کوردیە ئەمە میراتێکە لە ئێمە لە باوباپیرانەوە بۆ ئێمە ماوەتەوە بەڕاستی گرنگە قەدری بزانین شوناسی ئێمەیە چکە ئەگەر ئەوە لە دەست بین بەڕاستی خۆمان لە دەستین و ئیتی هیچ نرخێکمان نامێنە لە دنیایەوە بەڕاستی شکۆی خۆمان لە دەستین بۆیە بە هەمومانەوە بە هیواداری زیین و ڕایگرین و من لێرە هیچم نەما ئیشەڵا پاش قسەکانی کاگمیر ئێوە چ پرسیار و چ ڕخنەیەکتان هەبوو گەورا بم پێی و ئایدی ئەکەوینە گەنگەشەیەکی جوان ئێستاش کاگمیر ژەنینێکمان بۆ بکات و بچێتە لای قسەکانی پاشەوە.
دەستخۆشیم هەیە بۆ هاوڕێی خۆشەویستم کاکە ڕێژوان. من پێم خۆشە دەستپێکی وتارەکەی خۆم بە وتەیەکی زانای گەورە کۆنفۆشیوس بێنمەوە کە ئەڵێ ئەگەرەتەوێت شارەزا یان لە مێژووی و شارستانیەت و ئەزاڵەتی هەر میلەتێک کۆڵیتەوە پێویستەکە سەرەتا لە موزیکەکەیەوە دەست پێ بکەیت. بیناەن لەسەر ئەم وەسیەتەی زانای گەورە کۆنفۆشیۆس پێم خۆشە ئێمە بزانین ئایا تا چەند کورد موزیکی هەبووە و کوالیتیە موزیکەی کە هەی بووە تا چ ڕادەیەک ئەو کوالیتیە کە شایانی باز بێ و موزیکێکە کە ئێمە بتوانین هەمیشە بڵین خاوەنی موزیکی. دەستخۆشیم بۆ ڕێژوان هەیە تا ڕادەیەک بابەتەکەی باس کرد و من لێرەیە زیاتر جەخت لەسەر موزیکەکەمەوە لە ئاینی یارسانە و لە ئامێری تەمبورە.
حتما کورد هەر لە سەرەتای ژیانیەوە لەبەرەوەی هیچ پەناگەیەکی تری نەبوو هەمیشە دەوروبەری میلەتان وەکو جۆرێک لە قوربانییان خاکەکەیان وەکو مەیدانێکی جەنگ سیر کردووە هەمیشە داگیرکراو بووە یان هەمیشە چاوی دوژمنی لەسەر بووە بۆیە تاکە پەناگە کە کورد هەمیشە بە درێژایی چەندین تێپەڕینی چەندین ئاین چەندین گەل چەندین هۆز تاکە پەناگە کە خۆی تیابینێوێتەوە بەڕاستی مەسەلەی زمان بووە کەمەکە ئەشڵین زمان مەبەستمان لە هەردوو بەشەکەی زمانە کە چ موزیکەکە لەبەری موزیکیش لە کۆتاییدا زمانە یان ئەدەبیات لایانی شعری کە کورد تاکە پەناگەی هەمیشە لە بەرامبەر دوژمندا لە جیاتی هەڵگرتنی چەکە بەبەستم شان بەشانی هەڵگرتنی چەک بریتی بۆ لە موزیک لەگەڵ بابەتی ئەدەبیاتە دیارترین نمونەش بۆەوەی کە ئێمە بیسەلمێنین ئەم قسە وایە یان نا بنمونە هەموو ئەو میلەتە جۆرا و جۆرانی کە لە ململانەیە بوون لەگەڵ کووردا هەمیشە لە مۆسیقای کوردی زۆر ترساوە بنمونە حکومەتی بەعز ئەوەندەی کە ترسی لە هونەرمەندێکی وەکو حەمەد جەزا هەبووە ترسی لە پێشمەرگەیەکی ئاسایی نەبووە لە بەرەوەی زانیوێتی کە لە لای کورد موزیک بەهای هەیە یان موزیک وەکو جۆرێک لە سوتەمەنیە ئەتوانێت وا لە کورد بکە کە بەرەو پێشەوە بڕوە لەبەرەوەی کە بەڕاستی مەسائلی مۆسیقا موزیک لە دیێنەی کووردا هەر هەبووە و باسێکین بەڕاستی چۆن چۆنی و بە درێژایی مێژوش وا بۆ لە هەموو ناوچەکانی کوردستان بنمونە کۆماری ئیسلامی ئێران هەمیشە لە موسیسیانە کوردەکان یان لە گۆرانی مێژە کوردەکان ترساوە بنمونە لە ناو یارسانە سەید خەلیلی عالی نەژاد کە مرۆڤێکی سیاسیش نەبوو تەنها موسیسیانێکی زۆر ئاسایی بوو تەنها ئەوە بوو کە گوێگرێکی زۆری هەبوو لە دوایەوەی لە ئێران دەربەدەریەکەن ئەڕواتە سوید کۆماری ئیسلامی ئێران حکومەتەکەی لەوێش ترسیەوەی لێنیشێکە سەید خەلیلی عالی نەژاد کارێک بکات لە دژی کۆماری ئیسلامی ئێران بۆ لە ناو ماڵەکەی خۆیان تیرۆریەکەن ئەمە دەرخەری ئەوەیە کە بەڕاستی هەمیشە دوژمنان لەم چەکە کە موزیکە یان کە زمانە لە ناو ئەدەبیاتی کوردیا لی ترساون جا ئەم دوو پایەی کە هەیە کە هەم موزیکە هەم شیعرە هەم ئەدەبیاتە بەڕاستی دوو پایی سەرەکین لە یارسانە واتە یارسان کە بە بەهێنانی ناوی یارسان ڕاستەوخۆ هەم موزیک دێتە بەرچاومان هەم ئەدەبیاتە فراوانی کە لە ناو یارسانە هەیە جا یارسان زۆر بە تەفسیلی زۆر بە دوور و درێژی بە وردی باس لەو دەرکەوتنەی موزیکەکە موزیک لە سەرتاوە چۆن چۆنی هەنگاوینە ئەو ئەم بڵین لە کۆرپەیە موزیک چۆن بۆ تا گەشتووە بەم ئاستی ئێستا ئەمڕۆ بەپی توانە باسیەکەی سەرەتاکە زۆر بە کورتی باسی یارسان کەم یارسان ڕێبازێکی ڕۆحانی کۆنی کوردیە بە درێژایی مێژوو لەم ناوچەیە بووە یارسان لە کۆمەڵێک ناو پێکاتوە مەسەڵەن لە باشووری کوردستان بە زۆرینی پێمانەوتێ کاکەی لە ڕۆژهەڵات یارسانیان ئەحلی حەقیان یارستان و لە باکووری کوردستانیش پیانەوترێ عەلەویەکان کە عەلەویەکان و کەسانن کە پەیڕەوی حاجی بەکتاشن لە کۆتاییاوانیش هەر سەر بە مەدرسەی یارسانن پاشان هەموو دەقە پیرۆزەکانی یارسان لە دووتوێ کتێبێک هەیە بە ناوی سەرنجام کە بەڕاستی سەرنجام کتێبێکی زۆر زۆر گەورەیە ئەوە نیە بڵین تەنها کتێبێکی بچووکە و کۆمەڵە دەقیتیان نووسراوە بەڵکو کتێبێکی زۆر گەورەیە بە زاراوەی گۆران نووسراوە کە گۆران لە ئاخاوتنە ئەبێ بە هەورامی واتە زمانی ئاخاوتنەکەی هەورامیە و لە ناو دەقادەبیەکانە ئەبێ بە زاراوەی گۆران کە لە سەدا هەشتای زمانی گۆران هەورامیە ئەوەی کەمێنێتەوە لوڕیە و زازاکی و بەشەکانی تری کوردستانە بە کرمانجیشەوە لەبەر ئەوەی کە دەقەکانی یارسان لە شێوازی شعران نووسراون شعری پێنج بڕکەی کە کۆنترین جۆری شعرەکە لە ناو کووردا باوبووە بە تایبەت ئەم زاراوەی ماچۆ یان زاراوەی گۆرانی کە پێ نووسراوە ئەمە وای کردووە سەواوی دەقەکان لەگەڵ ئامێرێکی مۆسیقایە زۆر بە باشی هەماهەنگی بکات لەبەر هەر دەقێک کە شعر بوو هەر دەقێک کە بە شعر مامەڵی لەگەڵ کرابوو لە ڕاستیەکردنی بە ئاواز یان وتنی لە ڕێگەی دەنگەوە یان کردنی بە موزیک کارێکی ئاسانترە بۆیە یارسان بەڕاستی بێشمار مەقامی هەیە بێشمار ئاواز و میلۆدی هەیە کە تاوەکو ئێستا بەداخۆ لە ناو کوردیشدا لە ناو تەنانەت موزیسیانەکانیشدا بەشێکی زۆری بە شێوازێکی بزر ماوەتەوە و خەڵکێکی زۆر ئاگداری نییە کە ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێت و یارسانەکان بە شێوەیەکی زۆر باسی ناکرد و دواتیش باسیەکەم کە بۆچی یارسانەکان نایانەوێت دەرکرد لە ڕاستیە کە کارێکی هەڵێ و پێویستەکە کورد بەیان موزیکەکەمان خەڵکی خۆمان لەم گەنجینە فراوانی موزیک ئاگادارکەینەوە ئامێری تەمبور کە پێم خۆشە و زانیارە باسکەم زۆر ناوی جیاجیایی هەبووە و بەشە لە لێکۆڕەران ئەڵێن کە ئامێری تەمبور مانای نییە بەڵام بە پێچاوان و زیاد دە 5-6 ماناش لە خۆیەگرێت ناوی ئەکادیمی ئەم ئامێری تەنبورە واتە بە نون تەمبور
پێشەوترێت تەمورە یان تەمیرە لە ناوچەکانی گەرمیانیان لە ناوچەی کرماشان تەمیرەیان بە تەمیرە ناوەهێنرێ. پاشان لە کۆندا ناوی تەلمور یان پەنتوری پێوتراوە، بەڵام لە ئێستادا و ناوی کە جێگیرە ئامێری تەمبوری پێوترێ کە مانای ئامێری تەمبوریش کە وەختی خۆی پیوتراوە تەلمور لە کۆندا کە تەلمور مور واتە شینگێڕی یان شینکردن مور، تەلمور واتە وەتەرێک یان تەلێک یان ژێیەک کە شینی پێبگێڕی کە سەرەتا تەلمور بۆ دواتریش بۆ بە تەمبور، پاشانیان پێوتراوە پەنتور کە دواتر بۆ بە تەمبور، بەبەستیان لەم کێرڤەیە یان لەم چەمانەوەیە کە لە ئامێرەکەیە هەیە بەوە پێوتراوە پەنتور، دواتر بەپێی زمان گۆڕاوە وردە بووە بە تەمبور. یان وشەی تەمبورمان هەیە تەنبور کە گێڕنەوە بەپێی میسۆلۆژیای یارسان، یەکێ لە پیرانی یارسان لە کاکە ببوورن ئەمن لەلایەنە برادران بان کرابوو کە سڵاوتان لەبێ مستفایدەدارم، ئەمەش هیچ لێ نازانم، بەڵام ئەو برادران لێمبان کردبوو کە پرسیار بڵێمام ئەوە بیراوی زۆر دەکێشێ و پێم وابنێ بە سەعاتیش تەواو بێ. ئەو ماسا شێزا حەسەن لە بەرنامە بۆ کەمەندانەکان بڕێوە دەبا منی بان کردبوو گشتمەم زایزوو دەست پێ دەکەین و پرسیاری لە بنەکرێ، بەڵام پێواوی بردتان لێ بڕۆ ئەگە برادران ببوورن باشە گوێژبایی دەکەم، بەڵام بە بڕای من ئەوەی کە باسی مێژوو دەکرێت کە مێژوو نووسمان نێ یا مێژوو دەنا زۆر پڕە لە ئەفسانە فارسەکان جارە لێگەڕێن لەباری ئامێرناسیەوە لەباری مێژوویەوە کورد چ بۆ کوردنەوە ئێستاشە بە کوردی ئێرانی دەبین بورەوە دەڵام ئەوە کوردی ئێرانی ئەوە کوردی عێراقە و کامکارەکانیش خزمەتیان کرد، بەڵام زەبرێکی گەورەیان لە مۆژێکدا خوداسە ئەمە ماڵای یان فەرموو قسەسکە بە قسەکە. بەڵێ باش، زۆر سپاس، دەست خۆش. پاشان ئامێری تەنبور کە بە تەمبور ناوهێنراوە ئیجێڕنەوەیەک لە پیرانی یارسان کە لە کۆڕی زکری خۆیاندا کە دانیشتووە بەم شێوازە دەستی چەپی خۆی کردووە بە دەستکی ئامێرەکە یانەوەی کە پێوترێت فینگەر بۆرد و لەسەر دڵی خۆی تەمبوری ژەندوە بۆی پێوتراوە تەنبور کە تەن لە ئەدەبیات یارسانە بەواتای لاشە دێت، تەن واتە لاشە، واتە لە لاشەی خۆی کردووە بە ئامێری مۆسیقا بۆی پێوتراوە تەنبور. بەڵام نزیکترینمانە بۆ وشەی کە ئێمە زیاتر لە باشووری کوردستان بەم ئامێرەڵین تەمورە وەختی خۆی لە ناو دارتاشەکان یانە و کەسانی کە سەرکاریان لەگەڵ مەسایلی دارا هەبووە و کاریان لەسەر دار کردووە، پێوانەیەکە بۆ لە نێوان خۆیانە پێوتراوە مور یان مورەی پێوتراوە کە مەسەلەن ئەو کەسانی کە شارەزای بواری داربوون بەلای ئەم دارەیە تێپەڕی ونفیان ئەم دارە موری هەیە یان تەمووی موری هەیە، واتە ئەم دارە زۆر لەبارە بۆ دروستکردنی ئامێرە بۆیە پێوتراوە تەمورە. ئەمە لەسەر مانای ئامێری تەمبور. پاشان بە ئەو مێژووی کە یارسان باسیێکە کە چۆن سەرەتا هونەر لە ناو یارسان و لە ناو کووردا سەری هەڵدا، لە سەرەتای سەرەتادا بەڕاستی پێشەوەی ئامێردا بێ مەسەلەی دەنگبێژی بۆ واتە لە قورگی ئینسانە بۆ کە مامۆستا مەولەوی تاوەگۆزی زۆر بە جوانی درچی ئەم بابەتەی کردووە کە بنمونە ئەڵێ تاموتری بۆ ساز حەنجەرەی بێگرد ئۆردۆ مەقامێ داوا کەرۆ دەر. بەستی ئەوەیە کە ئێستا لە زانستی موزیکدا کە دەنگ بە ئامێر دەئانرێ و زانستی تایبەت هەیە خەڵک ڕوا دەنگی خۆی پەروەردەیەکە واتە دەنگی مرۆڤ بە ئامێرێکی مۆسیقا دەئانرێ. مامۆستا مەولەوی کە ئەڵێ ئەو مۆتریبی کە لە مەجلیسی ئێمە زکرەکە با ئەو بە سازەکەی خۆی کە حەنجەرەیەتی کە قورجێتی با داوای ئەوە بکە کە دەردی ئێمەتی مار بێ. بەڕاستی کە مامۆستا مەولەوی زۆر جوان درچی ئەو بابەتەی کردووە کە دەنگی ئینسان بریتی بووە لە ئامێر. بە شێوازێکی گشتی سێ هونەر لە ناو یارسان و لە ناو کووردا سەرەکیترین جۆری شێوەوتن بوون کە هۆرەیە لەگەڵ مور لەگەڵ سیاچەمانە. کاکەڕێژوان باسی سیاچەمانەی کرد، زۆر ناڕۆمە ناو مەسەلەی سیاچەمانەوە کە جگە لەو مانایی کە باسی کرد سیاچەمانە مانای چاوی ڕەشیش دێت کە زۆر کات ئەوە گەیەنێک کە بەسەر خۆشەویستی خۆیانە هەڵیانداوە کە چاو ڕەش بۆ پیوتراوە سیاچەمانە. یان هۆرە کە ڕێگێکی زۆر باش لە ناو ئاینی زەردەشتیا داوت و دواتریش لە ناو یارسانە. هۆرە بە دوومانە لێکدراوەتەوە کە وەسف و پێهەڵدان بۆ ئاهورامەزدا یان پێهەڵدان بۆ تیشتی خۆر. و پاشان مور کە دێرینترین شێوازەوتنە لە ناو تەمبوریشدا بە هەمان شێوە. مور شین بووە، شینکردن ئاوازی شینجێڕی کە لە ناو ئافرەتان بووە کەواتە لە ناو یارسانە یەکەمین کەس کە هونەری بەکارێناوە ئافرەت بووە.
هەر بۆیش ئێمە ئێستا یارسانیەکان تەمبور بە سازی ڕزبار ناوە بن کە ڕزبار کە خواوەند حەوت فریشتەی هەبووە یەکێک لەو فریشتانەی ئافرەت بۆ بە ناوی ڕزبار ئێمە پێڵین دایە ڕزباریان خات و ڕزبار ئەم ئامێرە ئێمە بە ناوی دایە ڕزباریان خات و ڕزبار بەهانکەین کە ئەمە ئەیسەلمێنێ بۆمان کە یەکەمین شێوەزارەوتن شێوازی مور بووە کە ئافرەتان لەو سەردەمە بەو شێوازە شینیان کردووە کاتێک کە کەسێکیان لێ مردووە هەموو کەلوپەلی و کەسیان کۆ کردێتەوە و لە ئەسپێکیان بەستووە ئیتر لە جلوبارێک لەو کەرەسانی ڕۆژانە بەکاریبن لە هەر شتێک و ئەسپەکەیان وا لێ کردووە کە بڕوا و ئافرەتان دەوریان لێ و شینیان کردو بەم شینە وتراوە مور. لە پاش ئەوە گەربین باس لە مێژووی ئامێری تەمبور بکەین دوایەوە کە چۆن تەمبور دەهات بەڕاستی لە سروشتەوە زۆربەی ئامێرەکان دەرهاتن یان مرۆڤ پێی بە سروش برزانی دەنگ هەیە لە سروشتە و لە سروشتەوە تەتەوری بە هەموو سروشت کرد و توانی ئامێری مۆسیقای لێ دروستکە. ئامێری تەمبور ئەفسانەیەکێ لە ناو یارسانە کە گوایە ئەو کاتێک کە خواوەند ویستوێتی مرۆڤ خەڵقکە پێشەوەی کە ڕۆحی بخاتە ناو جەستەی یەکەمین ئینسان داوای لە ڕۆح کردو بڕاتە ناو جەستەکە و ڕۆح بەمە قایل نەبووە لە دوایەوەی کە چووەتە ناو جەستەکە چواردە مەلەکەی خواوەند کە لە یارسانە پیانەوتری هەفتەن و هەفتەوانە داخلی ناو جەستەکە بن و بەمە زۆر زۆر نائارامە بن لەبەرەوەی کە ئەزانن لێرەدا دیلی حەز و هیوایەتەکانیانە بن بۆیە داوا کرێت کە ئارامیان بۆ بێ ئارامیشیان بە ئامێری تەمبورێ کەواتە لێرە ئەمە بۆمان دەرەکەوێت یارسان تێڕوانینی بۆ موزیک ئەزەلیە و پێی وایە لەوەتی دنیا هەیە موزیک هەیە واتە ئێمە لێرە لە مێژووە بڕاستی ناتوانین بڵین ئەوەندە ساڵ بەر لە ئێسە یان ئەوەندە سەدە هەر ڕێژەیەک لەبەرەوەی یارسان پێی وایە کە موزیک یان تەمبور لەوەتی دنیا هەیە هەیە بە جۆرە لە جۆرەکان ئەزەلیە ئێستاش ئێمە لە ناو خۆمانە تەمبورژنان کە باسی ئاوازەکانەکەین حتمما دوایش باسی کلاسی ئاوازەکانەکەین زۆر ئاوازەیە پێڵن ئاوازی ئەزەلی ئێمەش تەنانەت مێژوەکەی نازانین بۆ کە یەگەڕێتەوە کە بابەت زۆرە کە ئەم ئەزەلی بوونی مۆسیقا ئیسپاتەکە و من نامەوێت لێرە زۆر کاتی پێوە بگوژم بەڕاستی دووەمین لایەنیش ئەگەرێتەوە بۆ دەستە دەبەر لە ئێستا دووەمین لایەنی مێژووی تەمبور ئەگەرێتەوە بۆ سەردەمی کەسایەتیەک بە ناوی شاخۆشەین لە ڕوستانی شاخۆشەین لە ڕوستانی کەسایەتێکی یارسانی بوو عاریفێکی گەورە بووە لە ناوچەی لە ڕوستان لە دایک بووە بەڕاستی کارێکی کردووە توانم بڵم نەک لە کووردا لە تەواوی مێژووی مرۆڤایەتیە کاری وان نەکراوە لە ڕووی موزیکەوە کە بەڕاستی زۆر بەلای ئێمەوە مەبەستە کە موزیسیانانمان هونەردۆستانمان یان گوێگرانمان ئاگاداری ئەم مێژووە بن کە تەنانەت ئەگەر موزیک لە دنیادا لە کوردۆ سەرچاوی نەگرت بێ هیچ گەلێکی تر بەڕاستی بە خەیاڵی ئێمەیان نایە کە تێیدا گەشەی کرد بێ بنمونە 1000 ساڵ لەمە و پێش هیچ کەسێک نەبوو توانایی شاخۆشەین لە ڕوستانی هەیە بێ کە گروپێکی بەو جۆرە دروستکە ئێستاش باسی گروپەکەکەین شاخۆشەین لە ڕوستانی لە سەردەمی خۆیدا هاوسەردەمە لەگەڵ شاعیری گەورەی کورد بابە تایری هەمەدانی لە ناوچەی لە ڕوستانە هەڵەسێ بە کۆکردنەوەی هەموو ئامێرانی کوردین و لەوێدا هەبوو کە ئۆرکێسترایەک بۆ یەکەمین جار لە مێژووی کووردا دروستەکە لە 900 کەس واتە هەر ئامێری 900 ژەنیاری هەبوو کە ئۆرکێسترای وا لە تەواوی مێژووە من پێم وانی هەبوو بێ و نیشە بۆ ئامێری تەمبور بنمونەن 900 ژەنیار ئامێری شمشاڵ 900 ژەنیار ئامێرە ڕیتمیەکان 900 ژەنیار واتە لە هەمویان 900 هەبوو و ناویشیانەنێ 900 شاخۆشێن ئەمە ناوی گروپەکەی بوو تەنانەت 900 کەس لە بواری دەنگبێژیە 900 کەس لە بواری دروستکردنی ئامێرە و چەندین ئامێری لەو سەردەمەدا هێناوە کە بەڕاستی ناوی ئامێرەکان لێرا من بەس ناوەکانیان نووسیوە بەشێکی زۆری ئەو ئامێرانەش تاوەکو ئێستا ئێمە نازانین چێ لەبەر ئەوەندە زوو بەسەر چوون و نەماون بەنمونە ناوی ئەو ئامێرانەی کە هاوشانی تەمبور هەبوون بەڵام تەمبور سەرەکی ترین بووە لە ئەو گروپی شاخۆشیان دایناوە تەبان هەر ناوێک کە ئەیڵێم ئامێرە وەم ئامێرانەش 900 ژەنیاریان هەبوو ئامێری چەنگ کەمانچە دەهۆڵ سوور سنتور تار میکەش ناقوس کۆس پلول کەڕەنا زوڕنا شەیپور قانون شوتان شمشاڵ مەهرە دەف قەرناتە جۆراب قۆقۆ عنبەر سنتور فەمتور زێڵ مەفتویل تومری دەمار قامقور چەقوانە ماسۆ کەمە هەموو ئامێرانن کە لە مێژووی یارسانە هەن لە ناو دەورەیەکە بە ناوی دەورەی شاخۆشن کە بەڕاستی سەرمایەکی زۆر گەورەی بۆ گەلی کورد بۆ ئێمە کە بزانین ئەو هەموو ئامێرە هەر ئامێرێکیش 900 ژەنیار لە ناوچەی لە ڕوستاندا ئامێریان ژنی و ئۆرکێسترایکی گەورەیان دروست کردووە دوایین لێکۆڵینەوە کە لەسەر مێژووی یارسان کرابێت بریتی بووە لەو مێژووی کە شوێنەوارناسانیان زانایانی بواری شوێنەوارناسی
باسیەکەن کە ئەگەرێتەوە بۆ 6,000 ساڵ بەر لە ئێستا بە دۆزینەوە بە لێکۆڵینەوە لەو پەیکەرانەی کە دۆزیویانەتەوە زانیویانە ئەم ئامێرەی کە ئەژەندێ ئامێری تەمبورە. پاشان هەموو ئاوازانی لە ناو یارسانە هەن بەسەر دوو ناوچەدا دابەشە بن. بەڕاستی دەوڵەمەنی لە ئاوازی یارسانە لە بن نایە وەکو کاکە ڕێژوانی ژووتی من ئەگەر هەموو ژیانی خۆشم کە تەنان لە مناڵیەوە لەناو ئاوازی یارسانە گەورە بوو تەرخانیش کەم بەڕاستی ناتوانم لە 15 وەکو پێویست کار لەسەرکەم لەبەرەوەی ئەوەندە دەوڵەمەنە و ئەوەنە بە شێوازی جۆرا و جۆر هەیە. دوو ناوچە هەیە لە ناو یارسانە کە کەونە ڕۆژهەڵاتی کوردستان ناوچەی سەحەنە کە شارۆچکەیەکە سەر بە کرماشانە لەگەڵ ناوچەی گۆران یان داڵاهۆشی پێوترێ. هەر مەقامێک کە لە ناو یارسانە هەمانە لە ناوچەی گۆران بە شێوازێکە کە ڕۆیتە ناوچەی سەحەنەش بە شێوازێکی ترە. واتە هەر ئەو مەقام بنمونە مەقامی تەرز کە بەناوبانگترین مەقامە لە ناو تەمبوردا کە بە تەمبورژنێکەڵی مەقامی تەرز بژەنە ئەڵێ کامیان ئەوەی ناوچەی داڵاهۆ یا ئەوەی ناوچەی سەحەنە. واتە لە کاتێک ئێمە چەند مەقامان هەیە لە یارسانە دوو هێندە بە دوو شێواز هەیە هەم لە ناوچەی گۆران وەم لە ناوچەی سەحەنە. وەرکەمێکیشان تایبەتمەندی خۆی هەیە. ئەمە لە ڕاستیە دەوڵەمەنی ئاوازی ئەمریکاوای کردووە لە ناوچەیە بۆ ناوچەیەکی تر ئاوازی ئێمە گۆڕانکاری بەسەرابێ. بنمونە لە ناوچەی گۆران ئەو ئاوازانی کە ئەوترێن زیاتر شکڵی هۆرەی تایە واتە بە شێوازێکی هۆرە ئەوترێ. ئەوەی کە لە ناوچەی گۆرانە نەژیا بوو بێ ناتوانێت و تەکنیکانە لە قوڕی ئەنجام با لەبەرەوەی بەڕاستی کاری زۆری و کۆمەڵک تەحریر و ئەکسنتە کە بە کەسی خۆیەکرێ بەڵام لانی کە مەتوانین بیانژەنین. لە ناوچەی سەحەنە کە ئێرەی تەمورژنانی باشووری کوردستان زیاتر سەر بۆ قوتابخانەی ناوچەی سەحەنەن کە شەر بە کرماشانە شێوازێکی نەرمترە هۆرەی نییە. ئەو شێوازە نرمەیە کە ئێستا زۆربەی تەمورژنان هەمەی ژەن و هەم ئەخوێنن لەگەڵیە. مەقام لە ناو یارسانە یان میلۆدیەکانی ناو یارسان بەڕاستی ئەگەر هەر کەسێکیش لێکۆڵینەوەی لە مەقاماتی یارسان کرد لە شوێنێکدا پێویستەکان نەکەوێتە هەڵە کە پێناسەی مەقام لە ناو یارسانە پێناسەیەکی تری هەیە لەچ ئەو پێناسەی کە ئێمە بۆ مەقامی زانی. بنمونە لە ناو مەقامی یارسانە بەشی هەرە زۆری مەقامەکان 7 تۆنی تەواو نین کە لە ڕاستیە پێویستەکە مەقامێکی حەقیقی 7 تۆن بێ یان کەمتریش یان بازدان لە تۆن و نیوتۆنەکانیان هەیە یا بنمونە کرۆن یان ڕۆبع چارەکە تۆن لە ناو ئاوازی یارسانە نییە. واتە بەشی هەرە زۆری یاساکانی مەقام لە ناو تەمبوردا نیە. ئەم وشەی مەقامە لەکوێوە هاتووە لەو هاتووە کە زۆربەی ئەو کەسانی کە ئەم ئاوازانی یارسانیان بۆ ئێمە ڕیوایەت کردو کە ئێمە زۆربەی کات پێڵین ڕیوایەت کەسانی پیاو چاک بوون کەسانی عاریف بوون لە خەڵەتی خۆیانە ئەم ئامێریان ژەنیوە پیان بۆم کەسە مەقامی هەیە واتە پلەی هەیە پلەیەکی ڕەوحانی بۆیە ئەم وشەی مەقامە لێەوە هاتوو. ڕەنگە بەبەست دەو مەقامە نەبێ کە ئێمە لە ئێستا لە ناو موسیقایە باسیەکەین. ئاوازەکانی یارسان بە چەند کلاسێک یان بە چەند پۆلێنێک دابەشەکرێن. بەشی سەرەکیان بریتیە لە ئاوازی حەقانی. ئەمە ئاوازانن کە یارسانەکان لە زکری خۆیانە لە یان سرودی یارسانن لە تەنها لە تەقسی ئاینەکانی خۆیانە بەکاریانێنن و ئەم ئاوازانەشی کە پیانەوترێ حەقانی ئەکرێن بە چەند بەشێک و بنمونە پردێوەری یان پێش پردێوەری یان دوای پردێوەری. پردێوەریش بریتیە لەو زەمانەی کە کەسایەتی دیاری یارسان بە ناوی سوڵتان سەحاک ریفۆرمیەم ئاینەیەەکە لە ناوچەیەکە پێوترێ پردێوەر بۆیە و ئاوازانی لەو کاتەیە دەچوو پیانوتری ئاوازی پردێوەری و ئاوازانەشی لە پێشەوە بوون پیانوتری ئاوازی پێش پردێوەری کە ئەمانە زۆربیان ئەو میلۆدیانیان ئەو مەقامانن کە تایبەتن بە کۆڕی زکری یارسان یان تایبەتن بەو تەقسە ئاینیانە و لە خارجی جەمخانەکانە ناوتێک کە جەمخانە و شوێنەیە کە یارسان تێ عیبادەتەکە. پاشان مەجموعەیەکی تر ئاواز یان مەقام هەیە لە ناو یارسانە کە پیانەوترێ ئاوازی مەجلیسی یان ئاوازی باستانی کە باستانی واتە کۆن. ئەم ئاوازانە ئەو ئاوازانن کە کورد لە درێژایی ژیانە توانێتی دای بهێنێت و تەمبور ئەو ئاوازانی بۆ ئێمە هێشتوتەوە. نمونەی ئاوازە مەجلیسەکان کەمە ئاوازانن کە حەقانی نین و لە هەموو شوێنێکە ئەژەندرێن. بنمونە گڵوەدەرە قەتار سەحەری گوڵۆخاک مەجنونی غەریبی پاوەموری هیجرانی ساروخانی ئەڵوەن دواڵە کەمە تەنها نمونەیەکن وەکو نمونە هێناوردن کە ئیجنا زۆر مەقامی ترە و دانە بەدانەشیان ڕاستی شایانی ئەوەن لەبەرەوەی نەبیستراون و مەقامی کوردیشن کە لێرە بیانژەنین و باسییانکەن بەڵام دەرفەتی ئەوەمان نییە. پاشان کاریگەری مۆسیقای یارسان هەیە بەسەر تەواوی ئەو ناوچانەی کە نزیکی یارسان بوون. بە تایبەت بنمونە یارسان لە کۆڕە زکرەکانی خۆیان زۆربەی ئەو بەزمانەی کە هەیەی و ئەی شڕێ بەزمی شادین زیاتر واتە چەپڵی لەگەڵدایە.
ئەو کەسانەشی کە تەمبور ناژەنن بە چەپڵەوەتە لەگەڵ بە ڕیتمی ئەو ئاوازەی کە ژەنیارەکەی ژەنێ بە چەپڵە لەگەڵ یا بەردەوامە بن کە ئەمە دوای ڕیشەکەی ئەچێتە ناو مۆسیقای هەورامانیشەوە لێەوە بەزمی چەپڵە لە ناو هەورامیەکانە دروستە بێت. لە پاش ئەوە کە یارسانیەکان بەپی مێژوو گۆڕانکاریی زۆر بەشە شوێنی نیشتەجێبوونیان هەیەت زۆربیان لە ناوچەکانی گەرمیان ئەنیشنەوە و یارسانیەکانی چوو بێت نەرکوێ بەڕاستی تەمبور و مۆسیقای کوردیان بردوت یا مۆسیقای تایبەت بە یارسان بۆ ئێستا تەواوی ئەو مەقامانی کە لە ناوچەی گەرمیاندا هەن مەقامی یارسانن لە بنەڕەتە بەڵام لە ناوچەی گەرمیاندا خۆی گرتوتەوە بۆ ئەم بابەتەش ئەوەیە کە مەسەلەن لە ناوچەی گەرمیان خەڵک بە شێوەزاری هەورامیش نادوێ قسە ناکە بەڵام کە بینین کە مەقامەڵەن تەواوی مەقامەکانیان بە زاراوی گۆران ئەمە هەر خۆی دلیلی ئەوەیە کە یارسانەکان لەوێ بوون و دلیلی چەندین شنەواریشەیە کە من خۆم مەیدانی هەموویانم بینیوە بنمونە باوە شاسوار لە ناوچەی کفری هەیە باوە مەحمی هەیە لە ناوچەی خانەقین و باوە نوریشی هەر لە ناوچەی گەرمیان کەواتە لێرەمەوە گەێنێک کە یارسانیەکان چوونەتە ناوچەی گەرمیان و مەقاماتی گەرمیانیشان مەقاماتی یارسانی شوتە گەرمیان و لەوێ بڵاوی پێکراوە. تەنانەت مۆسیقای یارسان کاریگەری لەسەر ئێران هەبووە و دواتر کە حاجی بەکتاش کە یارسانی بۆ ئەڕواتە باکووری کوردستان لەوێ لە تەمبورەوە تەتەور بەم ئامێرەکەن ویکەن بە سازی باغڵەمە یان سازی دیوان و لێەوە مۆسیقای تورکیش دەست پێکەواتە توانین بڵین بنەڕەتی مۆسیقای تورکیاش بەڕاستی لەسەر ئامێری تەمبور واتە بە تەتەورکردن بەسەر ئامێری تەمبورە بنیادنراوە. لە پاش ئەوە موزیک لە ناو یارساندا زۆر کەسێک کە لێکۆڵینەوە لە مۆسیقای کوردیەکاڵێ ئێمە لە کۆندا تەنها میلۆدیمانە بۆ یان تەنها میلۆدی فۆلکلۆرمانە واتە تەنها گۆرانی هیچ موزیکێکمان نەبوو بەڵام لە ڕاستیدا لە یارسانە بەو شێوازە نییە حتمما ئەمەش لەبەر شاراوەیەکەی خەڵکێکی زۆر ئاگداری ئەمەنی نەجینا ئێمە مجموعەیەکی زۆر ئاوازمان هەیە کە پیانەوتە جڵەوشایی ئەم جڵەوشایانە تەنها موزیکن و بە هیچ جۆرێک وتنیان لەگەڵدا نیە و ژەنیارانی تەمبور دە تەمبورژەنیان 20 تەمبورژەن لە شان یەکتریەوە دانیشتن و جڵەوشایەکانە ژەنن نمونەی جڵەوشایەکانی ژۆک و جڵەوشایی داڵاوە جڵەوشایی جەنگەڕا بایە چۆپی ڕزباری سوار خانەمیری کە ئەمانە تەنها موزیکن موزیکی کوردین لە بنەڕەتە. یەک خاڵی تر کە زۆر گرنگە بەلامەوە باسی کەم مامۆستا محەممەدی ماملێ هەمیشەی وت من بەو ئاواتەوە سەرنێمەوە کە بەداخۆ نەمبینی کورد ناو بۆ مەقامانە دانێکە خۆی هەیەی بنمونە مەقامی شوک و حیجاز کە عەرەب ئەڵێ هی منە و فارس ناوی ناوە شوشتەری و لە کورد هیچ ناوێکی نییە بەڵام بەڕاستی لە یارسانە ئەو مەقامانەشی کە عەرەب و فارس زۆرتر بەکارێن لە یارسانە ناوی تایبەت بەخۆی هەیە بنمونە تەمبورژەنێکی یارسانی کە ئەگەر ئەکادیمی نەیخوێند بێ یان ئەگەر شارەزای موزیکی دەوروبەر نەبێت بڵێ مەقامی حیجاز بژەنە ناوەکەی نازانێت ئەبێ مەسەلەن پێی بڵێ عابەدینی ناوچەی داڵاهۆم بۆ بژەنە کەواتە لە یارسانە بە مەقامی حیجاز وتری عابەدینی ناوچەی داڵا دواتە کوردیش لە ئەساسە ناوی هەبوو بۆ ئەم مەقامانە بەڵام ڕاستی ناوەکەی بزر بووە یان یارسانەکان بە جۆرە لە جۆرەکان ناهێڵن ئەم ناوانە دەرکێت کە ئەمەش لە ڕاستیە هەڵەیە چونکە تەنها یارسان نایەوێ ئاواز حەقانیەکانی دەرکەوێت جنا ئاوازەکانی تر شایانیەوەیە کە دەرکەوێت چونکە مەقامی کوردین لە ڕاستیە بنمونە مەقامی عەجەم لە یارسانە پێوترێ سەید محەممەدی مەقامی ڕاست پێنجگا پێوترێ شاخۆشێنی کە شاخۆشێنی دوو جۆری هەیە یەکێکیان لەسەر مەقامی ڕاست پێنجگایە ڕۆژێکیشیان لەسەر مەقامی خورشیدیە یان مەقامی حیجازکار مەقامی سەبا زەمزەممان هەیە کە عابەدینی سەحانەی پێوترێ لە ناو یارسانە و ئەڵڵا وەیسیمان هەیە کە لە ناو یارسانە پێوترێ هیجرانی پاشان ئامێری تەمبور ئەمە کۆتا خاڵەکە باسی کەم لە ڕێگەی مۆسیقاوە کورد یان یارسان هەمیشە گزارشتی لە ژیان کردوواتە تەنها بە موزیکەکەی پێویستی هیچ ژانرایەکی تری ئەدەبی نەبووە تەنها بە موزیک توانێتی ئەوەی کە پەیامە ئەوەی کە هەیەی بیگەێنێ بەڕادەیەک موزیکەکە دەوڵەمەنە هیچ لایەنێکی ژیانی فرامۆش نەکردووە واتە تۆ چ لایەنێکتەوێ لە ژیانتا لە ناو یارساندا بۆ ئەم لایەنە موزیکەیە بنمونە لە لەدایکبوونەوە هەتا مردن کە مناڵێک لە ناو یارسانە لە دایکە بێ کۆمەڵێک ئاوازی یارسانیمان هەیە بە تەمبور کە تەنها بۆ لاوانەوەی مناڵە کە ناویان لامین لامینە یان لاوە لاوەیە یان لایەلایی ئەمەیە کە ئەکرێ بۆ مناڵ بەڵام ئەمی کە لە یارساندا هەیە بەڕاستی ڕیشەیەکی زۆر دێرینی هەیە ئێمە هەر بە تەمبور کردومانە بۆ مناڵەکان لە پاشەوەی کە مناڵ گەورەیە بێ بنمونە ئیتر بەو هەموو ژیانە تێپەڕێ ئەو هەموو تەنگ و چەڵەمێ و هەموو ئاستە لە ژیان تەنانەت لە کاتی کارکردناکە ئەو کەسە گەورەیە بێ و
کارەکە بۆ هەموو ئەو کارانی کە ئیکا لە ناو یارسانە بەڕاستی ئاواز هەیە تەنانەت لە وەرزی دروێنە لە کاتی قورشێلان کە قوڕیان شێلاوە بۆ دروستکردنی خانوو من خۆم بینیومە ئاوازی تایبەتیان وتووە کە ڕیتمی بۆ بۆەوەی هاندەر بێت لەگەڵیانە بەردەوام بن یان مۆسیقای حەماسی هەیە لە ناو یارسانە کە یارسان و کورد لەم ناوچەیەدا زۆر بە شێوازێکی بەربڵاو تووشی جەنگ و تووشی داگیرکاریی زۆر بۆیە کۆمەڵێک ئاوازەیە لە ناو یارسانە کە پێیان ئەوترێ ئاوازی حەماسی بەنمونە جڵەوشایی جەنگەڕا کە وشەی جەنگەڕاوەتە لە کاتی شەڕە ئەم ئاوازانە لێدراون بۆ ئەوەی کە ئاوازێکی حەماسی بوو مرۆڤ بتوانێت لە ڕێگەیەوە وزەیەکی باش وەرگێ یان تەرز ڕۆستەم کە مەجۆرێکە لە تەرز کە باس لە شۆڕژگیریەکە و وەستاندنەوە لە دژی ستەم و نادادی پاشان کۆمەڵێک ئاواز لە یارسانە هەیە بۆ دەربڕینی خۆشی و شادی لەوانە چۆپی ڕزباری کە وەکو باسی ڕزبارم کرد لە پێشدا چیە لە یارسانە و چۆپی ڕزباری کە چۆپی کێشان بۆ لەگەڵ ئاوازی باە پاشان لە ناو عشقی مەجازیان لە دڵداریە یارسان سەر ڕای ئەوەی کە ئامێرەکەش ئامێرێکی عیرفانی و ئاینیە کۆمەڵێک ئاوازی زۆری هەیە بۆ لایانی دڵداری وەکو مەجنونی وەکو دواڵە وەکو مەریەمێک ئەمانە هەموو ئەو ئاوازانن کە لە خزمەتی لایەنە دڵداریەکەی بوون کۆتا لق لە ئاواز کە تەبان ئاوازی چەمەریش من لە سەری ناڕۆم لە بەروی ڕێژوان باسی کرد سروشت پەرستیە بەڕاستی یارسان لە ڕێگەی تەمبورۆ زۆر بە شێوازێکی جوان گزارشتی لە سروشت کردووە واتە تەنها بە ژەنینی ئەم ئامێر هەمیشە ئەو مناڵانەی کە وەختی خۆی کە خۆیان فێری ئامێری تەمبورە کرد یانوت ئێمە لە تەمەنێکی کەمایە لە تەمەنی 10 ساڵیا ڕۆشتین بۆ فێربوونی ئامێری تەمبور کە هۆشمان هاتوتەوە لە تەمەنی 20 بۆ 25 ساڵا بووین هەستمان کردو ئێمە بۆ فێربوونی مۆسیقا ڕۆشتین کە چی کاتوینێتە دەرۆسێرەکەین ئێمە سروشت پەرستین یان زیاتر خەڵکمان خۆشەوە یان ڕق لە دڵمانە نەماوە ئەواتە ئەمە ئەوە گەێنێ کە ڕاستە تۆ فێری موزیکەبی بەڵام لەگەڵ یا هەموو لایەنەکانی ژیانت لەم ڕێگەیەوە کامڵەکەی بەنمونە یەک بابەتەیە کە هەمیشە لە ناو ئەو کەسانی کە ئامێری تەمبوریان لە دار دروست کردووە بەناوبانگووە ئەو کەسەی کە چوە ئامێری تەمبور دروستکە بە دوای داری وشکا گەڕاوە بۆ ئەوەی کە ئەم ئامێری لێ دروستکە و میشە و کەسانەشی کە لەگەڵی خۆیان بردوونی بۆ دروستکردنی ئامێری تەمبور کە شاگردیان هەبە بۆی تەمبور دروستکەن وتێت هێبێ لەگەڵ خۆتانە چەند نەمامێک بێنن سەر ڕایەوەی ئێمە داری وشکە بڕین پێویستەکە لە جێی بڕینی ئەم دارە چەندین نەمام بچێنین کەواتە بە شێوازێکی ناڕاستەخۆ دەستیانە بۆ لە بوژانەوەی سروشتە و تەنانەت ئەو مەقامانی لە یارسانە هەیە هەمویان لە وەسفی سروشتەوە هاتوون لەبەرەوەی لە دیێنەی کوردان موزیک و سروشت زۆر دوانەیە بوون پێکەوە بوون هەمیشە بەنمونە تەنانەت لە ناو مانگەکانە ئەو مانگانەی کە کورد دایناوە بۆ مانگێک و دووسێ بەنمونە جۆزەردانە ڕەشەمەیە خاکە لێو هەموو ئەمانە لە سروشتەوە هاتوون بۆ نمونە مەقامی خورشیدی کە بنەڕەتەکەی یارسانە و دواتر چێتە گەرمیان واتە خۆر هەڵاتن نەک خودی خۆر زۆر کەس ئەڵێ خورشید واتە خۆر خورشید واتە ساتی خۆر هەڵاتن کەواتە لە خۆر هەڵاتنەوە ئەم ناویان کە بەلاوە سەرنجڕاکێش بۆ ناوی ئەم مەقامیان ناوە خورشیدی یان مەقامی سەحەری کەیکێکە لە مەقام بەناوبانگەکان لە تەمبوردا مەقامی سەحەری واتە سەحەر واتە بەرەبەیان ساتی بەرەبەیان کە لەسەر مەقامی بەشێکی مەقامی سەحەرێکەوێتە ناو مەقامی سەباوە ئێستش لە بانگی بەیانیانە زۆربەی مەلاکان مەقامی سەبا هەڵەبژێرن بۆ بانگی بەیانی لەبەرەوەی مەقامێکی نەرمە و خەڵک بێزار ناکە ڕیشەکەشی لەم سەحەریەوە هاتووە کە یارسان هەر لە دێر زەمانەوە لە بەیانیانە ئاوازی سەحەری خوێندوو کە ئاوازێکی نەرمە پاشان کۆتا بابەت کە باسی کەم بەستە و مەقام کە لە ناو یارسانە کە لە ڕێگەی وەسفی سروشتیان کردووە دوو بابەتێکی زۆر سەرنجڕاکێشەکە مەقام و بەستەیەکە لە ناو یارسانە ناوی گوڵوەخاک و گوڵوەدەرەیە تۆ لە کاتی ژەنینی مەقامەکە ئێمە هەمووانەوە زانین کە کەسی کە گۆرانی ئەڵیان کەسی کە ئەژەنێ زۆربەی کات مەقامێکە ژەنێ و دواتر بەستەکە دێ بەدوایە مەقامەکە لە ناو یارسانە مەقامێکمان هەیە بە ناوی گوڵوەخاک واتە گوڵەکە هێشتا لە ناو خاکایە دوای کەیەتە بەستەکە پێوترێت گوڵوەدەرەوەتە گوڵەکە سەرهێنێتە دەرەوە ئەمە تەواوی و بابەتانە بوو کە بڕاستی ئامادەمان کرد بوو بۆتان من لە مۆسیقای یارسانە هیوادارم کاتی جەنابتانم نەگرت بێ دەستخۆشیم هەیە بۆتان و بە سەرنج و پێشنیارەکانتان گەورەمانەکە.